دوای ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان بڕیاری سەفەربەری درا و خاکی ئێمە گەلی کورد لەوێ لەژێر مەترسیەکی گەورەیە بوو. کاتێک ئێمە و بەرخۆدانە گەورەیەمان بینی لەوێ پێویست بوو ئێمەش هەڵوێستێکمان هەبێ، پێویست بوو بەشدارێکمان هەبێ. هەر بۆیە دوای ئەوەی کە لەلایەن ئەنجومەنی سەرتاسەری باشووری کوردستانەوە بانگەوازێک کرا بۆ منیش زۆر گرنگ وەکو ژنێک بەشداریم هەبێ و ئەوەی لەو چرکە ساتەیە لە دەستم بێت ئەنجامی بەم و بۆیە بەشداریمان کرد. ئێمە و کاتایی کە سەردانی ئێوەمان کرد لەلایەن ماڵباتی شەهیدان و لەلایەن هاوسەرۆکانی پێدەوە پێشوازیمان لێکرا، جگەلەوەی کە سەردانی ئەنجومەنی ماڵباتی شەهیدان و سەردانی گۆڕستانی شەهیدانی خەبات دێرکمان کرد. بەگشتی گەل لەوێ لە ئاستێکی بەرزی مۆراڵا بوون و لە ئیرادێکی بەرزیان هەبوو. دۆخەکە زۆر هەستیار بوو و دۆخەکە زۆر قورس بوو، بەڵام ئەوەی کە بینیمان مۆراڵێکی زۆر بەرز بوو، ئیرادێکی زۆر بەرز بوو لەوانەوە. ئەوەشیان زۆر پێخۆش بوو، زۆر هەستیان بە شانازێکی گەورە کرد کە لە هەر چواربەشی کوردستانەوە لە دەروەی وڵاتەوە پشگیریەکی زۆر هەیە بۆ هاوپشتی و وەڵامدانەوە بۆ ئەو سەفەربەریەی کە لەوێ بانگەوازی بۆ کرا و هەروەها پێزانینێکی زۆریشان هەبوو بۆ بەشداری و ئەو کاروانانەی لە باشووری کوردستانەوە بەشداریمان کرد. بۆیە توانین بڵین بەگشتی دۆخێکی زۆر قورس بوو و لەوێ لەژێر پەستانێکی زۆری جەنگا بوون، شەڕا بوون، بەڵام ئاستی ئیرادە و ماڕاڵیان زۆر بەرز بوو. دەبرەوەی بەشێکی گەورەی شۆڕشی ڕۆژاوا و ئەو خۆسەری لە ڕۆژاوا هەیە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە پێشەنگایەتی ژن بنیادنراوە و لەوێ لە هەموو پانتایەکانە ژنە بینیت، بۆیە پێشەنگایەتی ژنیش هەم لە کاتی ئاشتی هەم لە کاتی جەنگا پێشەنگایەتێکی فاین بڵین باڵایە، تاقانە و ناوازەیە. ئێمە لە هەر گەڕک و لە هەر شارێک کە سەردانمان ئەکردن ئەوەندەی ژنمان ئەبینی کە لە بەرخۆدان و چەکیان بەدەسەوە بۆ پاراستن ئەتوانین بڵین بە ژمارە کەمترین پیاومانەبێنی. بۆیە پێشەنگایەتی ژن لەوێ و بەرخۆدانی ژن بۆ پاراستنی خاکی کوردستان لە ئاستێکی باڵایە. ئەو خۆبەڕێوەبەری کە لە ڕۆژئاوا هەیە، ئەو پێشەنگایەتی و شۆڕشی ژن کە لە ڕۆژئاوا هەیە، چەندین جار ئاماژەم بەوە یاوە کە ئەزمونێک و خۆبەڕێوەبەرێکی ناوازەیە لەسەر ئاستی دنیا. هەر بۆیە ئەبینین ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا خاوەندارەتی لەم خۆبەڕێوەبەریە ئەکرێ و خاوەندارەتی لە شۆڕشی ژنەکرێ، لە نەتەوەی جیاواز، لە ئاینی جیاواز، لە ڕەگەز و لە ڕەنگی جیاواز. ئەمەی کە ئەمڕۆ دروست بووە بەرەنجامی خەبات و تێکۆشانی کوردە لەوێ و بەرەنجامی هێڵێکی فکریە کە لەوێ بنەماکانی لەسەر ئەتوانین بڵین بە شێوازێکی گشتی لەسەر سێپایە: ئازادی ژن، خۆبەڕێوەبەری دیموکراتیک و ئیکۆلۆژیا. ئەمە ئەو سێ بنەمایە کە لەوێ ئەتوانین بڵین جونگەکانی کۆمەڵگا، ئەو دامەزراوە و ئەو ئەنجومەن و ئەو لیژنانی کە ئەوێ بەڕێوابەرن لە هەموویان ئەیبینی. بۆ ئێمە کە سەردانی ماڵباتی شەهیدانمان کرد، ئەنجومەنی ماڵباتی شەهیدان، و بە تایبەتی لەگەڵ ئەو ئەنجومەنایە دانیشتین کە ئەم ماڵباتە بەڕێوابە، یەکێک لەو ئەندامانی ئەم ئەنجومەنە عەرەب بوو، ژنێکی عەرەب بوو لەگەڵ ئێمە دانیشت، برای شەهیدی شۆڕشی ڕۆژئاوایە. و ئێمە کاتێک کە سەردانی گۆڕستانی شەهید خەبات دێرکمان کرد کە یەکەم شەهیدی شۆڕشی ڕۆژئاوایە، جگە لە کوردنەتەوەی جیاوازمان بینی لە هەموو نەتەوەکانی دنیا، لە عەرەب. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو بڕوا و فکرەی کە لەوێ هەیە لە ژیانی ڕۆژانە، لە ناو خێزانە، لە ناو دام و دەستگاکانە، لە جونگەکانی کۆمەڵگەیە کە زۆر گرنگە، یەکەم جا لە ناو جونگەکانی کۆمەڵگەیە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە ڕنگدانەوەی هەبووە، دواتر چۆتە ناو سیاسەت، پاراستنی ژن، ژینگە و شەهید بوون و پاراستنی خاکیش. بۆیە ئەم بنەمایانە وای کردووە کە گەل لەوێ ورەیەکی پۆڵاینی هەبێ، ئیرادێکی بەهێزی هەبێ، چونکە شۆڕش لەوێ لە ئاستێکی فکریا کاری کردووە. شۆڕش لەوێ تەنها ئەوە نەبووە کە تۆ خاکێک بەدەستبێنی و ئازادی و هەبێ، بەو مانایی کە ئەمڕۆ لە دنیاە سیستەمی نیولیبرال زۆر مرۆڤ لەسەر ئاستی ئەم دنیاە، لاچێمە لە باشووری کوردستانیش باز لە ئازادی بکەین، بەڵام لە ڕاستیە ئەو ئازادی لەوێ ئەیبینی کە لە ژێر جەنگیشایە ئازادیەکی فکریە و ئەو بنەمایانەی کە ئەم ئازادی لەسەر بنیادنراوە و شەڕی
شەڕێک ئەکەن بەرامبەر بە قڕکردنی کورد بەرامبەر بە لێسەندنەوەی خاکی کوردستان ئەمە شەڕێکە بەرامبەر بە سیستەمێکی جیهانی گەورە و ئەمەش پێم وایە بە پلەی یەکەم لە ڕووی فکری و ئێمە توانین ئەم شەڕە بکەین و ڕۆژاوای کوردستان لەمەیە سەرکەوتنی گەوریان بەدەستێنەوە. ئێمە لەوێ لەگەڵ هەر لیژنەیەک یان هاوسەرۆکاتیەک یان لەگەڵ هەر کەسێکە قسەمان کرد بێ ئەوان یەک داواکاریان هەبووە، یەکگرتووی کوردان، یەک پارچەی خاکی کوردان، کارکردن بۆ یەکێتی نەتەوەی کورد. ئەوان تەنها داواکارییان ئەوە هەبووە. بەڕاستی ئەمەش جارێک کەورەیەکی گەورەتری بە ئێمە بەخشێ، چونکە ئەوان لە دۆخێکی زۆر قورسان، بەڵام تاکەشت ئەوان داوایەکەن یەکگرتوویە. ئەوەی ئێمە لەوێ تێبینیمان کرد لە ڕاستیە ژنان و مناڵان پێدەویستێکی زۆریان هەیە، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە مناڵەوە لە جلوبەرێک، لە خواردن، لە شیر، بۆ ژنان ئەوەی کە پەیوەندیدارە بە جلوبەرێک، بە تایبەتی هەندێک پێداویستی تایبەت بە ژنان هەیە و ئەوەی ئەکرێت لە باشووری کوردستانەوە کە هەوڵ بدرێ و ئاگاداریشن لە چەند ڕۆژەیە کە چەندین هەڵمەت بەڕێوە ئەچێ کە زۆر گرنگە ئێمە هەوڵ بین پشگیری مادی مرۆیی و دەرمان زۆر گرنگە کە بیگەێنینە دەستیان. هەموو سیستەمە دیکتاتۆریەکان و سیستەمی جیهانی زۆر لە هێزی خەڵکە ترسێ. ئەوەی ئەمڕۆ کوردی کۆکردۆتەوە لە هەموو سوچێکی ئەم دنیاە و خەڵکی نەتەوەی جیاوازیش کە ئێمە سابینین لە نەتەوەی جیاواز و لە ڕەنگی جیاواز خاوەندارەتی لەم بەرخۆداناکەن، دوجار خاک و نەتەوە ئێمەی کۆکردەوە. ئەوەی لە مێژووە ڕوویا و تا ئێستاش ئەیبیستین نەگەیشتۆتە ئەم ئاستە، کەواتە ئەوەی کە ئەمڕۆ ئەم یەکبوونەی کورد هەیە زۆر گرنگە پارێزگاری لێ بکەین و ئەم هاودەنگی و پاڵپشتیەی کورد لەسەر ئاستی دنیا بۆ ڕۆژاوای نیشتیمان جاریکە بە ئێمەی وتەوە کە ئێمە هیوایەکمان هەیە، خۆرێکێک کە لە ڕۆژ ئاوا هەڵدێت و خەڵکی ئێمە لەگەڵ هەموو ئەو ناڕزایەتی هەیەی، لەگەڵ هەموو ئەو ڕخنانەی هەیەی، لەگەڵ هەموو ئەو جیاوازیە لە ئایدۆلۆژیا، لە حەزب، لە ئاین، بەڵام دوجار کوردبوون و خاکی کوردستان کۆی کردینەوە و هەر ئەمەش وای کرد کە هێزێکی زیاتر بینەوە بە خۆمان و پاڵپشتی بکەین بۆ ڕۆژ ئاوا و ئەگەر ئەم پاڵپشتیە ئەو پیلانگەڕیە نێودەوڵەتیش هەمووی ڕانەگرێ لانی کەم خاویە کاتەوە، لانی کەم کاریگەری ئەوێ لەسەر هەموو ئەو بڕیارانەی کە ئەمڕۆ لەسەرەوە کۆبەڵێک کۆمپانیا و بازرگانان ئەو سیستەمە جیهانیە بەڕێوە بن کە تەنها ئامانجیان قازانجا. بۆیە ئەو یەکبوونەی کە ئەمڕۆ لە کووردا هەیە زۆر گرنگە پارێزگاری لێ بکەین و ئەرکی هەموو لایەنێکە کە جاریکە تەوزیف بکرێتەوە لە ناو پەروەردایە، لە ناو میدیایە، لە ناو ژنانە، لە ناو گەنجانە. شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵات و شۆڕشی ژنان لە ڕۆژ ئاوا شۆڕشی کەزێ کە ئەمڕۆ توانین بڵێن دەنگدانەوەیکی دیکەی جیهانیە بۆ شۆڕشی ژن و ژنان و پیاوانی ئازادی خواز لە جیهانە خاوەندارێتیان لێ کرد. خۆشحاڵانە ژنانی باشوور پێشەنگایەتێکی باشیان کرد لە خۆپیشاندانەکانە لە ساڵانی پێشووتر بۆ هاوپشتی و هاودەنگی شۆڕشی ژنجیان ئازادی کە ئێستاش نەک ئێستا لە خۆپیشاندانەکانی ڕابردووشمانە دروشمی ژنجیان ئازادیەکێک بۆ لەو دروشمانی لە زۆرترین خۆپیشاندانەکانە وتراونەتەوە. بۆیە بانگوازی من بۆ ژنانی باشوور ئەوەیە کە ئەم یەکبوونە نەتەوەیە، ئەم هاودەنگێ نەتەوەیە کە ژنانی باشوور پێشەنگایەتێکی باشیان کردووە، زۆر گرنگە ژنانیش ئەمە جارێکی کە بینەوە نزیکی یەکتر ئەو گفتوگویانەی کە هەیە بۆ کۆنفرانسی یەکێتی نەتەوەی ژنی کورد لە باشوور و هەموو ئەو هەوڵانی کە دراوە بۆ کۆنگرەی یەکێتی نەتەوەی ژنی کورد لە سەراسی هەر چوار پاچە زۆر گرنگە جاری کە کاری لەسەر بکرێ و ژنانی باشوور ڕۆڵی پێشەنگایەتی باشیان هەبێ و بتوانین ئەو کۆنفرانس و ئەو کۆنگرێ بە ئەنجام بگەێنین بۆ ئەوەی لە قۆناغەکانی داهاتووشە ژنی کورد و ژنانی باشوور ڕۆڵی پێشەنگایەتی و کاریگەریان هەبێ.